داهێنانێکی تەکنۆلۆژی کە پشت بەژیری دەستکرد دەبەستێت وا دەکات ئەم ژنە وەرزشوانە کە توانای ڕێکردنی لە دەست داوە جارێکی دیکە لەسەر قاچەکانی ڕێ بکاتەوە. ئەم ئامێرە چییە و کەی دەکەوێتە بازاڕ؟ ئایا دەکرێت سوودەکانی بینین بۆ کوێر بگەڕێنینەوە؟ چاویلکیەکی نوێ وا دەکات مرۆڤی کوێر بۆ گەڕان و سوڕانەوە پێویستی بە کەس نەبێت دەستی بگرێت. چاوم ببەستنەوە با تاقی بکەم. چەندین داهێنانی دیکە کە ژیانی خەڵک دەگۆڕن وەکو دەستێکی دەستکرد کە دەتوانێت شت هەڵبگرێت و کوشنێکی تایبەت کە بۆ پاراستنی ژیانیەوەنە دروست کراوە کە زۆر لەسەر کورسیدا دەنیژن لەم بەرنمەیەدا باز دەکرێن. شارلۆت فێربانک یاریزانێکی خاوەن پێداویستی تایبەتە لە یاری تێنس لە ئۆلۆمپیات نوێنەرایەتی وڵاتی فەڕەنسا دەکات. ئەم کچە تەمەن 33 ساڵە لە تەمەنی 15 ساڵیدا بەهۆی ڕووداوێکی کەوتنە خوارەوەوە قاچەکانی لە کار کەوتن و توانای ڕێکردنی بۆ هەمیشە لە دەستدا. بەڵام ئەمڕۆ تەکنەلۆژیا ڕێگە دەدات جارێکی دیکە لەسەر قاچەکانی ڕێ بکاتەوە. توانای ڕێکردن کە ئەم ئامێرە دابینی کردووە بە تەواوی ژیانمی گۆڕیوە. هەندێک جار لە پاریس هەوڵ دەدەم بەهۆی ئەم ئامێرۆ ڕێ بکەم. زۆرم حەز لە بەکارهێنانی ئەم ئامێرەی شەشە چونکە سوودی تەندروستی زۆرە. وا دەکات جستەم بەڕێکی ڕابگرم، یارمەتی دەرە لە ژیانی ڕۆژانمدا و جوڵەی خوێن و چڕی ئەسکەکان باشتر دەکات. ڕێکردن سوودی زۆرە بۆ ئەوانەی کە توانای جوڵاندنی قاچەکانیان لەدەستداوە. ئەم ئامێرە هەموو ئەوانەی تووشی جۆرە جیاوازەکانی پەکەوتنی قاچ بوون دەتوانن بەکاری بهێنن. بەکارهێنانی ئاسانە چونکە کۆنتڕۆڵێکی دەستی لەگەڵدایە. تەنها پێویستە چەند دوگمەیەک دابگریت و جۆیستیکەکە بەکاربهێنیت. وە زۆر بەباشی دەتوانیت هەر شتێک بتەوێت بیکەیت. دۆخی ڕۆیشتن و دۆخی ئازاد هەیە کە دەتوانیت بچیتە خوارەوە یان بچەمێتەوە ئەگەر پێویست بوو. دەتوانی هێواشی یان خێرا بڕۆیت. دەتوانیت هێواش یان خێرا بڕۆیت. ئەمەش لە ڕاستیدا شۆڕشێکە. زۆر باشە وتت لە یاری تێنسدا یارمەتی داویت. دەتوانیت کەمێک زیاتر باسیەوە بکەیت؟ چونکە دەتوانم ڕێ بکەم، دەتوانم زیاتر قۆڵەکانم بەکاربهێنم. هەرچەندە ناتوانم تەواو بەکاریان بهێنم، هەموو جستەم درێژ دەکاتەوە و یارمەتیم دەدات جستەم ڕۆژانە هاوسەنگ بێت. بەڵێ تێبینیم کردووە کە یارمەتی داوم کاتێک لە کورسی تێنسدا دانیشتم و یاری دەکەم. چەند ساڵە یاری تێنس دەکەیت؟ 6 ساڵە بە شێوەیەکی پیشەگەرانە یاری تێنس دەکەم. زۆر باشە. هەندێک لە سنوورداریەکانی ئەم ئامێرە چین؟ پێتان باشە یاخوەت هیوای چ پێشکەوتنێکتان هەیە لەم ئامێرەدا کە لە داهاتوودا ڕوودات؟ ئێستا وەک دەبینیت هەندێک قەبارەی گەورەیە. ئەمە مۆدێلی دووەمە. بە دڵنیاییەوە لە مۆدێلی یەکەم کێشی سوکترە و بەکارهێنانی خۆشترە. ئامانجلەی دروستکردنی وەشانی سوکترە بۆ ئەوەی خەڵک بتوانن لە ماڵەکانیان و لەسەر شەقامەکاندا بەکاری بهێنن. زۆر باش دەبێت ئەگەر کێشی سوکتر بکرێت و تەنەکتر ببێت تا زیاتر تێکەڵ بە جستت ببێت. کەواتە ئەمە هێشتا بەکارهێنانی لەسەر شەقامەکان قورسەوایە؟ ئەوە ئامانجەکەیە. لە فەڕەنسا بەکار ناهێنرێت چونکە حکوومەت ڕەزامەندی لەسەر پێدانی تێچۆکەی بۆ نەخۆش نەداوە.
بەڵام بۆ نمونە لە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم دواییە پەسەند کرا. تەندروستی مێدیکەری حکومی تێچووی تەواوی ڕۆبۆتەکە لە ئەستۆ دەگرێت، بۆیە تاکەکان نەک تەنها کۆمپانیاکان دەتوانن بیانکردن و بەکاریان بهێنن. لەسەر شەقام بۆ سەلامەتیت باشە کەسێکت لەگەڵدا بێت کاتێک بەکاری دەهێنیت، بەڵام ئەوە بیرۆکەیەکە بۆ داهاتوو. عقلی پشتەمان بێرە ئەندازیارێکی فەڕەنسیە کە لە دیدارێکی تایبەتی ڕووداودا ڕوونیەکاتەوە ئەمریکای چۆن کار دەکات و کەی دەکەوێتە بازاڕەکانی جیهان. کۆمپانیەکەتان چەند ساڵە دامەزراوە، ئێستا ئەم بەرهەمە لەکوێ بەردەستە؟ تەمەنی کۆمپانیاکەمان 12 ساڵە. 12 ساڵە خەریکی توێژینەوەین بۆ دروستکردنی ئەم بەرهەمە. ئێستا خەریکی تاقیکردنەوەی کلینیکین لە ئەمریکا بۆ ئەوەی لەلایەن دەسەڵاتی تەندروستی ئەمریکا FDA ڕەزامەندی لەسەر بدات. هیوادارین بەم زوانە ڕەزامەندی بدەن. باسی تەکنۆلۆژیای پشت ئەم ئامێرەمان بۆ بکە. دەزانم لەوانێ نەتەوێت باسی هەموو شتێ بکەیت، بەڵام ژیری دەستکرد چ ڕۆڵێکی هەبووە لە دروستکردنی ئامێرەکەدا؟ وەکو ڕۆبۆتێک وایە، قاچی ڕۆبۆتیە کە مرۆڤێک هەڵدەگرن بەو مەرجەی چێشی لە 100 کیلۆگرام کەمتر بێت. هەستەوەر و ئامێری زۆری هەیە و ژیری دەستکرد عەقلی ئامێرەکەیە. مامەڵە لەگەڵ هەموو زانیاریەکان دەکات و بڕیاری دروست دەدات بۆ پاراستنی هاوسەنگی و کارایی. لەگەڵ هەر نەوەیەکدا تەنکتر و سوکتری دەکەین. هەروەها بابەتی وەبەرهێنانە لە توێژینەوە و پەرەپێدان و قەبارەی بەرهەمهێنان. ئێستا بازاڕەکە سەدان هەزار کەس لە ئەمریکا لەخۆ دەگرێت، تەنانەت ملیۆنان کەسیش. بۆیە دەبێت بە قەبارەیەکی زۆر گەورە بەرهەمی بهێنین و تەکنەلۆژیاکە ڕۆژ دوای ڕۆژ باشتر بکەین. پێت وایە AI یاخۆژی دەستکرد یارمەتیدەر دەبێت بۆ بچووکردنەوەی قەبارەی ئەمریکا؟ بەڵێ، بەڕاستی ژیری دەستکرد ڕێگەمان دەدات باشتر مامەڵە لەگەڵ شتەکانی وەک نەرمی و خودی چەمانەوە و پێکاتەکە بکەین. ئەمە شوامان لێ دەکات پێکاتەکە سوکتر بکەین، چونکە دەتوانین دیزاینی ئاڵۆزەکان بەڕێوە ببین. پرسیارێکی زیاتر شخصی چی وای لێ کردیت ئەم کۆمپانیایەدا بەزرێنیت؟ ئایا چیرۆکێکی تایبەت هەیە بۆمان بگەڕیتەوە؟ بەڵێ، لە خێزانەکەمدا نەخۆشەکی بۆ ماوەی بە ناوی شارکۆت ماریتوس هەیە. دوو لە سەرسەی خێزانەکەم ئەم نەخۆشییان هەیە و کورسی خاوەن پێداویستی بەکاردەهێنن یان لە داهاتوو بەکاری دەهێنن. وەک ئەندازیارێک ویستم تەکنەلۆژیا و زانست و ژیری دەستکرد بەکار بهێنم بۆ دروستکردنی ڕێگایەکی باشتر یان جێگرەوە بۆ جوڵە و بەردەوامبوون لەسەر ڕۆیشتن. سوپاس بۆ تۆ بۆ ئەو کارەی کە دەیکەیت. دیما گازدا پزیشکێکی ئۆکرانیە کە بڕوانامەیەکشی لە ئەندازیاری ئەلکترۆنیدا هەیە. ساڵی 2019 سێ ساڵ پێشەوەی وڵاتەکەی لەلایەن رووسیاوە هێرشی بکرێتە سەر کۆمپانیای ئێسپەر بایۆنیکسی دامەزراند تا دەست بۆ ئەوانە بگەڕێتەوە کە لە دەستیان داوە. ئەمڕۆ کۆمپانیاکەی جۆرێک هیوا بۆ قوربانیانی شەڕی ئۆکرانیا و شەڕەکانی دیکەی جیهان دەگەڕێتەوە. قاچ و دەستی ڕۆبۆتی بۆ ئەوانە دروست دەکەین کە قاچ و دەستیان نەماوە. ئێستا تەنیا لە ئەمریکا و ئۆکراینە ئامێرەکانمان بڵاو دەکەینەوە. بەڵام ئێمە کۆمپانیایەکی نێودەوڵەتی دروست دەکەین کە لە زۆربەی بازاڕەکانی جیهاندا دەبێت. خواست لەسەر ئاسی جیهانی زۆرە. 15 ملیۆن کەس پێویستە 50 ملیۆن بەڵێ 50 ملیۆن دەستیان قاچیان هەیە. داواکاریەکە زۆر لەوە گەورەترە کە خەڵک بیری لێ دەکەنەوە. ئامێرەکەمان ئامادەیە بخرێتە بازار. بە فێربوونی ئامێر و ژیری دەستکرد دروستکراوە. بەشێکە لە ئیکۆسیستەم کە پێکاتوە لە ئامێری یارمەتیدەر و ڕۆبۆت و هەستەوەری ڕووکار و بەرنامەی کۆمپیوتەری. ئەم ئیکۆسیستەمە دەتوانێت زۆر زیاتر لە جەستە کۆبکاتەوە لە چاوە و ئامێرە نەریتیانەی کە لە دەستیان دەکەین. باشتر دەستەکە کۆنتڕۆڵ دەکرێت چونکە لە هەڵسوکەوتی ماسوولکەکانت تێدەگات و پێشبینیان دەکات. بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ 5,000 لەسەر یەک شتێک لەسەر مێزێک هەڵبگرم، سیستەمەکە شوێن و خێرایەکەی دەناسێتەوە. سبە یارمەتی دەردەبێت لە هەڵبژاردننی پێشوەختەی چۆنیەتی گرنتی شتەکە. بە دروستی کاتێک دەبینێت شوێنەکە دووبارە دەبێتەوە. ئایا دەڵێ ژیری دەستکرد ڕۆڵێکی گەورەی بینیوە لە بە شەخسیکردنی ئامێرەکە بەپێی خواستی تاک؟ بێگومان فێربوونی ئامێر کە بەشێکە لە ژیری دەستکرد زیاتر بە کەسی کراوە. زیاتر لە جەستەی مرۆڤ دەچێت.
باست لەوە کرد کە بەشێک لە بازاڕەکەت لە ئەمریکایە و لەوێ لقت کردوێتەوە لەکوێی تر بەرهەمەکانت دەفرۆشیت و کڕیارەکان لەکوێن؟ بەڵێ ئێمە تیمێکی بربڵاوین کە ئۆفیسی سەرەکیمان لە نیویۆرک دامەزراندووە. توێژینەوە پەڕەپێدان لە بەرلین کێڤن بەشێکی گەورەی تیمەکە دامەزراوە. بەرهەمهێنانەکانمان لە کێڤن لە ئۆکراینە بەهۆی شەڕەوە پێویستێکی زۆر بە ئامێری لەم جۆرە لە ئۆکراینیا هەیە. ئامانجمان یارمەتی ئەو 50,000 ئۆکرانیایە کە لە 2 ساڵی ڕابردوودا دەستیان قاچیان لەدەستداوە. بە پێی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئەمە تەنها پەیوەندی بە بازرگانیەوە نییە بۆ ئێمە، ئەرکێکی کۆمەڵایەتیە. ئەی تێچووەکەی ئایا هەموو کەسێک دەتوانێت ئەمە بکات؟ چەند گرانە؟ دەتوانن خەمڵاندنێکمان پێ بدەن؟ لە ئەمریکا بیمەی تەندروستی پارەکەی دەدات، لە ئۆکراینە دۆنیشن پارەکەی دەدات. ئێمەش وەک ئەرکێکی کۆمەڵایەتی هیچ قازانجێک لە ئۆکراینیەکان وەرناگرین. بەڵام بۆ بازاڕەکانی دیکە وەکو ئاسیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بیانەوێ بەرهەمەکەی ئێوەیان هەبێت، ئایا زۆر گرانە تا بتوانن بیکڕن تا تاکێک بتوانێت بیکرێت؟ بەرهەمەکە بە شێوەیەک دیزاین کراوە کە فرەجۆر بێت، ڕێگە بە وەشانی جیاواز دەدات بە تێچووی بەرهەمێنانی جیاواز. ئامانجمان ئەوەیە کە ئامێرەکە لە زۆربەی بازاڕەکانی جیهاندا بە نرخێکی گونجاو بەردەست بخەین. بازاڕە جیاوازەکان سیاسەتی گەڕاندنەوەی پارەی جیاوازیان هەیە و دیزایانی فرەجۆر یاخود مۆدیۆلار ڕێگەمان پێدەدات پێکاتەی جیاواز بەکاربهێنین بۆ ئەوەی لەگەڵ ئەم سیاسەتانەدا بگونجێت. هێشتا ئامێرێکمان نییە کە تایبەت بێت بە بەرازیل و ئەندەنووسیا، بەڵام چارەسەری مۆدیۆلارمان هەیە. ئێمە تێدەگەین کە کام مۆدل پێویستە بگۆڕدرێت و چۆن ئامێرێک ڕێک بخەین بۆ ئەوەی لەگەڵ استراتیجیەکانی گەڕاندنەوەی پارەدا لەو بازاڕانەدا بگونجێت. هاوشێوەی ئەوەی کە چۆن ئایفۆنەکان وەشانی جیاوازیان هەیە بەڵام بەگشتی هەمان کار دەکەن. چاومیان بەستەوە تا تاقی بکەینەوە ئایا بەهۆی ئەم چاویلکەیە دەتوانم لە نێو کۆنفرانسێکی قەرەباڵغدا لە ژنێڤ ڕێ بکەم و خۆم لە کەس نەدەم؟ بۆ کەسێکی وەکو من کە هەرگیز بە چاوی نوقاوەوە ڕێم نەکردووە هەندێک قورس بوو، بەڵام خۆم لە هیچ نەدا. بەوانی کە کوێرە ئەمامێرە ژیانی گۆڕیون. بۆ نمونە کەسێک بە یارمەتی ئەم ئامێرە چووەتە سەر شاخ. 300 میلیۆن کەسی کوێر لە جیهاندا هەن. هەزاران ساڵە پشتان با دوو چارەسەر بەستووە بۆ جوڵە. ئەوانیش سەرج ڕێنمایی و گۆپاڵە. سەرج ڕێنمایی چارەسەرێکی زۆر باشە، بەڵام تێچووی زۆرە. لە ماوەی تەمەنی کەسێکدا لە ئەمریکا زیاتر لە 200,000 دۆلاری تێدەچێت. ئەوەش بۆ هەمووان دەست نادات، بۆیە بڕیارماندا تەکنەلۆژیا بەکاربهێنین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و چاویلکەی لۆمێنمان دروست کرد. ئەم چاویلکانە ئەو کارە دەکەن کە سەرجی ڕێنمایی بۆ نابینایان دەیکات. لەبری ئەوە دەستت ڕابکێشن بە نەرمی سەردەجوڵێنیت و ڕێنمایی دەکات چۆن لە بەربەست خۆت بە دوور بگریت و لەسەر شۆسەکە بمێنیتەوە. لە ڕوانگەی تەکنەلۆژیاوە وەک ئۆتۆمبیلی خۆ لێخوڕ وایە، بەڵام لەبری لێخوڕینی ئۆتۆمبیل مرۆڤ دەباتە شوێنەکان. توانیمان هەموو هەستەوەرەکان و هێزی کۆمپیوتەری ئۆتۆمبیلێکی خۆ لێخۆڕ بگونجێنین لە شتێکدا کە دەتوانێت بە ئاسوودەیی بیکەیتە سرت. پێم وایە ئەوە بەراوردێکی زۆر جوانە. ئەوە ڕاستە. لە ئەمریکا تێسلایەک لێ دەخڕم کە خۆی تا ڕادیۆکی زۆر خۆی لێ دەخورێت. بەدەگمەن پێویستەکە منیش بکەم و زۆر متمانەی پێ دەکەم. پرسیارەکەم لێرەدا ئەوەیە
بێگومان تێسلا سیارێکی زۆر باش ئۆتۆمبیلێکی زۆر باشە کە زۆر باش شتە ناسێتەوە لەسەر شەقامەکان بەڵام هەنە شت ناناسێتەوە وەکو تاسا یاخۆ چاڵی سەر ڕێگاکان ئەم ئامێرە ئێوە چۆنە لەو ڕۆوە ئامێرەکەمان هەم ئەوانە دەناسێتەوە لە حاڵەتی ئۆتۆمبیلدا هەندێک جار ئاستەنگەکان دەستنیشان دەکات بەڵام نازانێت چیان لەبارەوە بکات ئامێرەکەمان هەمیشە هەر شتێک لەسەر زەوی هەبێت دەیناسێتەوە لەوانەش چاڵ و قوڕ و سەهۆڵ و هەتا دوایی هەروەها جیاوازی دەکات لە نێوان ڕێگاوبان و شۆستەدا بۆ پێش ڕێنمایی دەکات ژیری دەستکردی ئێمە کە لە نزیکەی 30 وڵاتدا تاقیکراوەتەوە یارمەتی گەشتکردن و دوورکەوتنەوە لە بربەستەکان دەدات دڵنیایی دەدات کە بە سەلامەتی دەگەیتە شوێنی مەبەست پێشتر باست کرد کەسێک بەکاری هێناوە بۆ چوونە سەر شاخ بەڵێ یەکەم کەسی نابینا لە جیهاندا کە بە تەواوی بەتەنیا خۆی گەشتی پێ بکات ئەم ئامێرەی بەکارهێناوە هەروها یەکەم کەسی نابینا کە لە مارکەی تێشووی گەورەدا بازاڕی کرد بە بەکارهێنانی تەکنەلۆژیا ئێمە ئەو کارەی کرد بەم زوانە چەندین یەکەمی ترمان دەبن 300 نابینا لە زیاتر لە 20 وڵاتەوە ئەم تەکنەلۆژیایان تاقی کردوتەوە فیدباکەکان باوەڕپێ نەکراو بوون زۆر جار خەڵک و خێزانەکانیان بە فرمێسکەوە وەڵامیان دەداینەوە هەندێک لە بەکارهێنەران ڕایانگەیاندووە کە هەرگیز پێشبینیان نەدەکرد ئەم جۆرە تەکنەلۆژیایە لە تەمەنیاندا هەبێت ئێمە جوڵە و دەنگ بەکاردەهێنین بۆ ڕێنماییکردن و دابینکردنی سەلامەتی بۆ نمونە کاتێک بە قاوەخانەیەکدا تێدەپەڕیت گوێت لێ دەبێت کە قاوەخانەیەک لە نزیکتەوە هەیە دەتوانیت هەڵی بژێریت کە چه زانیاریەک دەبیستیت وەک کورسی بەتاڵ یان شوێنی دانیشتنی بەتاڵ بم جوانە دەتوانیت گواستنەوەی گشتی لەگەڵیدا بەکار بهێنیت دەتوانیت لە مۆبایلەکەتەوە ئەدرێسی شوێنێک بۆ چاویلکەکەت بنێریت و تا شوێنی مەبەست دەتبات باسی وەشانی نوێ ئەمریکەمان ببکە تا چەند جیاوازە لەمە ئەم نمونەیە 2 ساڵا پیشانی دنیای دەدەین بۆ پەرەپێدان و تاقیکردنەوە دروستکراوەنێک بەکارهێنانی بازرگانی وەشانە نوێیەکە نیوەی قەبارەی ئەمە دەبێت و کێشەکەشی نیو هێندە دەبێت زۆر جوانتریش دەبێت بە کۆمەڵ دەتوانرێت دروست بکرێت بەهێز دەبێت و توانای بەرگەگرتنی بارانی دەبێت لە کاتێکدا ئێمە نزیکەی 70 بۆ 80 نمونەمان تا ئێستا دروست کردووە کە 300 کەس تاقییان کردوتەوە وەشانی نوێ دەخرێتە بازارەوە بوورە پرسیارێکی دیکە زۆر و قسە بکرد کرارەکاتان لە کوێنە زۆربیان لە ئەمریکا یاخود لە ئەوروپا ئێمە هێشتا لە بازاردا نین پلانمان هەیە لە سەرەتای ساڵی داهاتووە لە ئەوروپا دەست پێ بکەین لە ئاستی نێودوڵەتیدا ئامانجیشمانە تا کۆتای ساڵی داهاتوو بچینە ناو بازاڕی ئەمریکا لە واشنتنی پایتەختی ئەمریکا ئاپێک دروست کراوە کەوا دەکات کوێر بتوانێت لە میترۆدا وێزگەکەی خۆی بدۆزێتەوە و بە قیتار گەشت بکات گرفتێکی میترۆ کە لە ژێر زەویدا ئەوەیە کە GPS و نەخشەی مۆبایلەکانمان بەباشی کار ناکەن ئەم ئاپە ئەو گرفتە چارەسەر دەکات من لە وایماپ کار دەکەم وایماپ ئەپێکی نەڤیگەیشن یا خودگرانە کە سەرەتا بۆ بەکارهێنەرانی نابینا و کەم بینین دروست کرا بەڵام ئێستا بۆ هەموو کەسێک بەردەستە تەکنەلۆژیای نەڤیگەیشن بەکار دەهێنین کە بەبێ ئینتەرنێت یان سیگنەڵی GPS کار دەکات ئێمە ئەلگۆریتمێکی فێربوونی ئامێر بەکاردەهێنین تا بزانین چۆن ڕێدەکەیت ئەگەر شوێنی دەستپێکردن و شێوازی ڕۆیشتن و شوێنی مەبەستت بزانین ئەوە بە وردی کەمتر لە پێیەک دەتوانین ڕێنمایت بکەین دەتوانین دۆخی بینین یاخود دۆخی نابینا لە ئەپەکەدا کارا بکەیت لە دۆخی بینیندا دەتوانیت وەکو هەر بەرنمەیەکی تری نەڤیگەیشن بەکاری بهێنیت و لە کاتی ڕۆشتن سەیری بکەیت لە دۆخی نابینا یاخود کەم بینیندا دەتوانیت مۆبایلەکەت بخەیتە گیرفانتەوە ئەپەکە لە کاتی ڕۆیشتندا بە قسە ئاگادارت دەکات چی بکەیت لە ڕێگەی ئەپەکەمانەوە دەتوانیت لە هەر شوێنێکی میترۆدا بگەڕیت بەکارهێنەری زۆرمان هەیە لە 50 وێزگەی سەرزەوی و نزیکەی 96 وێزگەی میترۆدا ئەپەکەمان کار دەکات بەم دوایە مۆڵەتمان وەرگرت تەنها لە واشنتن هەیە؟ بەڵێ لە واشنتن ئێستا پلەی یەکەم لە واشنتن چالاکین بەڵام پرۆژەمان هەیە بۆ سنگافورە مەدرید پۆڵەندا دبلن لە ئێرلندا و لەندەنیش نەخۆشیەکی سیر هەیە کە پێی دەڵێن بێت سۆر یاخود ئاوسانی سەرجێ ئەم نەخۆشیە دەبێتە هۆی پەکەوتنی بەشێکی جەستە دوایەوەی ماوەیەکی زۆر بێجوڵە لەسەری دەبیت کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە لەسەر ویلچێرە دەکەن مەترسی زیاتریان لەسرە کە سمتیان تووشی ئەم نەخۆشیە ببێت ئەگەر پێت وایە ئەم نەخۆشیە دەگمەنە ئەوە هەڵیت
ساڵانە 24,000 کەس لە جیهاندا بەهۆی ئەم نەخۆشیە سەیرەوە گیان لەدەستدەن. کۆمپانیایەکی ئەمریکی لە ڕێگەی دروستکردنی کوشتێکی تایبەتەوە پێی وایە چارەسەری ئەم گرفتەی کردووە. پێمان بڵێ بۆچی ئەمە دەکرێت ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان باشتر بکات. زیانەکانی فشار هۆکارێکی سەرەکی مردنە لە ئەمریکا و دەکرێت ڕێگری لێ بکرێت. بڕیارماندا کوشنێک بۆ بەکارهێنەرانی کورسی خاوەن پێداویستی دروست بکەین کە یارمەتی پاراستنی تەندروستی باشتری شانەکان و جەستە دەدات. ئەم ئامێرە فۆم و هەوا تێکەڵ دەکات و ڕێگەت دەدات کۆنتترۆلی ڕێژەی فشار بکەیت. هەوا بە سەرتاسەری کوشنەکەدا دەسوڕێتەوە و هەوا زۆر دەبێت و بەرزی و نزمی دروست دەکات. ئەمەش جوڵە بە ماسوولکەکانی سمتە دەدات. ئەگەر لەسەر کورسی وڵچەر بیت پێویستە هەر 20 خولەک جارێک بجوڵیت. ئەمەش واتە گۆڕینی ئاراستەت لەلایەکەوە بۆ لایەکی دیکە بۆ نزیکەی 2 خولەک. زۆربەی خەڵک ئەم کارە ناکەن. کوشنەکەمان بەردەوام پستانی هەوا دەگۆڕێت بۆەوە یارمەتی پاراستنی تەندروستی شانەکانی لەش بە باشی بدات. کەواتە ئەگەر ئەم کوشنەت هەبێت پێویست ناکات بە هیچ جۆرێک بجوڵێت؟ هێشتا پێمان باشە خەڵک بجوڵێت، بەڵام دەبینین تەنها لە 120 خەڵک لە ئەمریکا تەنانەت 1 جوڵە لە کاژێرێکدا ئەنجام دەدەن. ئێمە دەمانەوەی یارمەتی خەڵک بدەین بتوانن لە بری هیچ شتێک بکەن. ئەم کوشنە تا چەند کاریگەر لە ڕێگریکردن لە برینداربوون بەهۆی فشارەوە؟ ئێمە کار لەسەر توێژینەوەیەک دەکەین کە لە گۆڤارێکی ئەکادیمی دەبڵاو دەکرێتەوە. هێشتا ناتوانم هەموو داتاکان هاوبەش بکەم، بەڵام ئەنجامی سەرەتایی زۆر باشمان هەیە کە دەری دەخات زۆر کاریگەرە. لە کاتێکدا زۆر جار جەختەکەینە سەر لایەنە نەرینەکانی تەکنۆلۆژیا، مەبەستم بۆ ماڵقەیە جەخت بکاتە سەر لایەنێکی جوانی تەکنۆلۆژیا، لایەنێک کە ئومێد بۆ خەڵکی ناومێد دەگەڕێنێتەوە. ڕایەوە چییە لەبارەی داهاتی تەکنۆلۆژیاوە؟ ئایا دەبێت زیاتر بترسین یاخود زیاتر گەشتبین بین؟ لە سوشەل میدیاکانی ڕوودا و بۆ چوونی خۆتان لەو بارەیەوە بڵاو بکەنەوە. تا جارێکی دیکە هەر شاد بن.